American and coalition forces are in the early stages of military operations. 18 ساڵی تەواو بەسەر داگیرکردنی عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا و بەریتانیا تێدەپەڕێت. ئەم داگیرکاریە کە بە پاساوی بەرهەمێنانی چەکی کیمیایی لەلایەن سەدام حوسێنەوە دەستی پێکرا، ئەمریکا بانگەشەی ئەوەی دەکرد دیموکراسی بۆ عێراق فراهەم دەکات. بەر لە داگیرکردنی عێراق بۆ ماوەی 13 ساڵ گەمارۆخرایە سەر عێراق و بەمەش عێراق هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی هەلومەرجی ژیان زیانی زۆری بەرکەوت. دوای گەمارۆش ئەمریکا و بەریتانیا بێ ئەوەی چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکەن، بڕیاریاندا عێراق داگیر بکەن. ئەم دەسوەردانە سەربازیە کە ناوی لێنرا ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی عێراق بووە هۆی کوژرانی 120,000 هاوڵاتی مەدەنی و ئاوارە و دەربەدەربوونی ملیۆنان عێراقی دیکە. هاوکات بووە هۆی تێکچوونی سەقامگیر و نائارامی شارەکانی عێراق، جگەلەوەی بووە هۆی بە هەدەردانی ملیاران دۆلار، هەروەها زەمینەشی بۆ سەرهەڵدانی ڕێکخراوی داعش و وێرانکردنی زۆرێک لە شارەکانی دروست کرد. لە دوای داگیرکردنی عێراقیش بەپێی ڕێکەوتنامەیەکی سیاسی لە 2005دا بە سەرکردایەتی ئەمریکا پۆستی سەرۆکوەزیرانی عێراق بە شیعەدرا، سەرۆکی پەرلەمان بە سوننە و پۆستی سەرکۆماریش بە کوردرا. لە 22 نیسانی 2006 نوری مالیکی بە سەرۆکوەزیرانی عێراق هەڵبژێردرا. مالیکی لەلایەن سوننەکان و کوردەوە ڕەخنەی زۆر لێگیرا و بە درێژایی ماوەی حکومڕانیەکەی کە تاکو 2014 خایاند کاردانەوەی توندی بەرامبەر نیشاندرا بەهۆی پیادەکردنی سیاسەتی مەزهەبگەراییەوە. 3 ساڵ دوای کشانەوەی ئەمریکا لە عێراق، ڕێکخراوی داعش دەستی بەسەر پارێزگاکانی موسڵ و ئەنبار و سەلاحەدین و بەشێک لە پارێزگاکانی دیالە و کەرکووک داگرت کە دەکاتە یەک لە سەرسەی عێراق. بەهۆی داگیرکاریەکانی داعش و شەڕ و پێکدادانی هێزەمنیەکان لەگەڵ داعش کە دواتر ناوچەکان لەلایەن هێزەمنیەکانەوە کۆنتڕۆڵ کرانەوە، 5 ملیۆن کەس ئاوارە و دەربەدەر بوون کە زۆربەیان سوننە مەزهەب بوون. کاولکاریەکیش لە مووسڵ، ئەنبار، سەلاحەدین ڕوویدا کە بە 80 ملیار دۆلار دەخەمڵێنرێ. هەروەها دەیان هەزار مەدەنیش گیانی لەدەستا. دواتر بەهۆی بێکاری، گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریەکان بەپێی پێویست ماوە بەغدای پایتەخت و شارەکانی باشووری عێراق دەبنە مەیدانی خۆپیشاندانی هاوڵاتیان. وێرای ئەوەی لە 2011 ڕاگەیەنرا کە داگیرکاری عێراق کۆتایی هاتووە، بەڵام ئەمریکا بەردەوامە لە مانەوەی لە عێراق لە ڕێگەی جێگیرکردنی 2500 سەرباز لە بنکە سەربازیەکانی لە ناوچە جیاجیەکانی ئەو وڵاتە. لە ماوەی 9 ساڵ داگیرکاری عێراقدا 4400 سەربازی ئەمریکی گیانیان لەدەستدا، 32,000 سەربازی ئەمریکی بریندار بوون و ئەمریکا بڕی زیاتر لە 1 تریلیۆن دۆلاریشی خەرج کردووە.